کاکەم ڕێگەی کەسێکی وانم دەن برا عەزیزەکانم هەر وەکو بابەتێکی فەقیش بە براتان بۆتان بگەڕێتەوە ئێوە چی پێویستیتان بە عەبدولەتیفە پرسیاری لێ بکەن دەربارەی مۆرگەیج دەربارەی جگەرە دەربارەی عەرەق دەربارەی دوو لە ڕقەدەتان هەر نازانم مۆرگێجانێکی کاکە تۆ هەر بۆ شەرعیش معقولە من ئێستا کەسێ لە ڕانیەوە لە کاتێکە عەبدولەتیف مەدخەلی لە ڕانی ئەژی یەکێ لە ڕانیەوە پرسیار لە من بکا بۆ نمونە بەخوا ئەو کاتێش هەنایەرە بەلا عەبدولەتیف چونکە سیقەم نییە بە دینی ئەم پیاوە من ئەسڵەن بەڵام من ئەڵێم بۆ نمونە کەسێ پرسیارم بکە لە ڕانیەوە پێم بڵێ مامۆستا کێشەیەکمان هەیە لە بینی خۆمانە لە ڕانیە لە بینی مەجموعەیە دوکاندارە یا لە سندیکاکانە یا لە بابەتێرە بۆ بابەتەکانی فقه یا مۆزوعێکە کە پەیوەندی بە میراتیەوە هەیە لێرە لا ئێمە ڕووی داوە ئاوایە من ئەو کاتە پێیان دەڵێم برانی خۆ مامۆستاتان هەیە لەو مزگەوتانە ئەم پرسیارانە پرسیاری عامن هەموو مامۆستایەتوانێ وەڵامی باتەوە بڕۆن لای خۆتان بپرسن لەبەرەوەی ئێوە هەر مامۆستایەک بۆ ئەوەی جوابت باتەوە ئەبێ دوو جۆر شارەزایی هەبێ پێویستیتان بە عەبدولەتیف مەدخەلی نییە ئەوە هاتوو ڕۆیشتیشەوە ئەم گڵاوە دوو لە ڕقەدەتان کە پێی گڵاوی لە مزگەوتەکە دەرکردو ڕۆیشتەوە ئیتر ئەڕوا من ێشکێنێ لە دوایەوە بەس بزانە لەوەتی من هاتووم چەندێک جنێویان داوە لایف دەکەنەوە چەندێک قسەی سووک دەڵێ ئایا حەقویست دەبێ وابێ کاکە بۆ جنێومان پێ دەڵێ تۆ لە کوردستانی ژوازی لێنێنا لێرە ژوازمان لێ ناهێنێ ئەنتە بۆ قەڵس بووی برای بەڕێزە من هاتووم لەگەڵ موسڵمانان کۆبووینەتەوە مەجلیسێکی علم و ذکر و تەذکیر جنێو بۆ دەدان